دەبای هەڵمی خەبات ژینگە دەپا پیس دەکا یعنی ئێستا شتێکی وا هەیە چارەسەرێک بۆ بدۆزێت؟ بەڵێ ئێستا کەوتوتە واری جێبەجێکردن بە زووترین کە چارەسەر دەکرێت. بەڵێ تەبعەن ئەمڕۆ لە ساڕۆژی لەدایکبوونی باوکی ڕوحینەتەوەی کورد وەکو نەریتێک بەڵێنێکا بۆ ئەوەی کە درێژە بە ڕێبازەکەی بدەین ڕێباز بەڕێزیان کە خۆشەویستی خاک و نیشتیمانە و هەروەها ئاماژەیەکە بۆ دووبارە ژیانەوە و پاراستنی هەموو ئەو بەهایانەی کە بارزانانی نەمر خەباتی بۆ کردووە. ئێمەش لێرە لە خەبات هەموو ساڵەگە و یادە بەرز ڕدەگرین و ساڵانە لەم ڕۆژەدا نەمامێک دەچێنین لێرە نەمامێک کە ئەم ڕۆژ هەڵمەتێکی 1000 نەمام دەچێنین هەڵمەتێکمان دەست پێ کردووە و بەردەوامیش دەبی و خۆشمان حەزەکەین شارەکەمان جوان بێ و بەردەوام ئەو بەرنامەمان هەیە بۆ چاندنی نەما. ئەمە زێدەڕۆیمان بۆ شێوەیە نیە ئەوە هەر زێدەڕۆیەکی شەبێ ڕێکاری یاسایی دەگرێتە بەر بەنسبەت ئەوانش کەیسەکان لە دادگا بوو دادگا دەتوانێت بڕیاردان لەسەر بابەتە. ئەو پێداویستانێک کە خەڵکی ئێمە داوای دەکەن و ئێمە ئاگامان لێیەتی خۆمان ڕۆژانە دەگەڕین مەیدانیان هەمووی خراوەتە بەرنامەی کار هەر کاتێ بودجە و پارە هەبێت چارەسەر دەکرێت و ئەوێش لە بەرنامەماندایە ئینشاڵڵا لاوەلی ئەولەویەتی ئیشەکانمانەیە.